ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان هاوکاتە لەگەڵ سەردانی کاک مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ بەغداد و گفتوگۆکردن لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و هەوڵدان بۆ چارەسەرکردنی مەلەفە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغداد. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک حەسەن جەباری چاودێری سیاسی. کاک حەسەن بەخێر بێت و خۆشحاڵیت. سپاس بێەوە. کاک حەسەن ئەوەی کە دوێنێ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان سەردانی بەغدادی کرد و لە نزیکەوە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق دانیشت وا بڕیارە بەشێک لە کاربەدەستان و بەرپرسانی سیاسی و حکومڕان لە بەغداد ببینێ قسەکردن لەسەر چارەسەرکردنی مەلەفە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغداد و ئەم جدیەتەی هەرێمی کوردستان لەوەی کە ناوبەناو بینین هەرێمی کوردستان ئامادە باشی دەرەبڕێ بۆ چارەسەرکردنی کێشەکان، پێشوازی وەفدەکانەکە کە لە بەغداوە دێن وەفدی ڕەسمی و لە ئاستی لوتکایە وەفد لە حکوومەت هەرێمی کوردستان وچێتە بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەم ڕوونی و ڕاشکاویە، ئەم شەفافیەتە و ئەم جدیەتی حکوومەت هەرێمی کوردستان چۆن نەخوێنیتەوە یان ئەم پەرۆشیە بۆ چارەسەرکردنی مەلەفەکانی نێوان هەولێر و بەغداد بە ڕێگەی گفتوگۆ. زۆر سپاس کاک سەربەز. دیارە بۆ خۆی بنسبەت کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دروستبوو بنیەوە بەپێی ئەو کارنامەی کە داینابوو پێم وایە جوڵەی کردووە و هەنگاوی ناوە. ئەگەر ئێمە بێتەوە یادمان لە سەرەتای دروستبوونی کابینە یەکەم سەردان کە کرا بۆ بەغداد دوای دروستبوونی کابینەکە جەنابی کاک مەسعود چای بە عادل عەبدولمەهدی کە ئەو کاتە ئەو سەرۆک وەزیران بوو. دیارە هەندێک بابەت و هەندێک مەلەفەوەی کە هەیە باس کرا، بەڵام ئەوەی پێ نەچوو دیار بوو لە ژێر زەختی جەماوەر و ئەوانە یانی وای لێهات گۆڕانکاری کرا لەسەر کابینەی حکوومەتی ڕابردووی عادل عەبدولمەهدی. هەرچەنە جاری پێشوش باسمان کراویش خاوەن کارنامەیەکی ورد بوو بۆ عێراق لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی ژێرخانی ئابووری عێراق چارەسەرکە، بەڵام دیارە ئەو دەرفەتەی پێ نەبڕە. دیارە بەنسبەت هەلومەرجی ئیستا ئەو هەلومەرجی کە ئیستایە و سەردانەکەی جنابی کاک مەسعود سەرۆکی حکوومەت بۆ بەغدا من ئەوەی لێی تێگەیشتمەوەی وردەکاریم تیا کردووە لە ڕوانگەی هەم پلان و بەرنامەی حکوومەتەوەیە هەم لە ڕوانگەی ئەو نامەی کە جنابی کاک مەسعود وەکو سەرۆکی حکوومەت ئاڕاستی جۆنبایی دینی کردبوو سەرۆکی ئەمریکا و کاتێک کە سەردانی جەدەی کردبوو ئەو کاتەش دیدارێکە بوو لە بینی سەرۆکوەزیرانی عێراق کازمی و لە بینی بایدنە. دیار بوو نامەکە ئەوەی لێی تێگەیشت و نامەکەوا بوو کە باسی ئەوەی کردووە کە حکوومەتی هەرێم هەر لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەیە هەوڵیا بە شێوازی دیالۆگ و گفتوگۆ کێشەکان لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالی چارەسەر بکە. لە نامەکە وردەکاری نووسا بوو لەسەر مەلەفی نەوت، لەسەر غاز، لەسەر ئەو مادانی جێبەجێ نەکراوە. ئەو بوو دیار بوو بەپێی ئەوەی کە من گوێبیستی بووم لە تەحلیلە سیاسیەکان بایدن تەوسی کازمی کردو کە بە زووترین کات دیداری لوتکە بکرێم. دیداری لوتکە بۆ معنای هەردوو ئەنجومەنی وەزیران هەردوو سەرۆک وەزیران یەک ببینین. دیار بوو ئەو هەنگاو و ئەو دەستپێشخەری کە جنابی کاک مەسعود کردی و سەردانی بەغدای کرد لە هەولومەرجێکی تاو چاکا بوو و ئەگەر سەیری ئەوانیش بکەن کە یاوەری کاک مەسعودیان کردو ئەوانن کە هەم مختصن لە بواری مەلەفی نەوت و لە بواری دارایی لەو بوارانی کەوانی مختصن کارەبا ئەوانە هاوڕێ و یاوەری کاک مەسعود و دیدارەکەشمان بینی بەڕاستی هەم لە پێشوازیکردنەکەی کازمی کە لە ڕووی پرۆتۆکۆلی لە ڕووی ئیحتیمام کە پێشوازیەکی گەرم و گونجاو بوو و لایەق بوو بە سەرۆکی حکوومەت و دوای ئەوەش جنابیان چەند دیدارێکی کرد لەوێ دیداری هەم وەزیری نەوت و هەم سەرۆکی پەرلەمان و دیدارانە هەمووی بۆ خۆی تەسەوڕەکەم سەرەتایەکی باش بێ کە گفتوگۆکان باڕاستەیەکی باش بڕوا. دیارە وردەکاری خراوەتە ڕوو و خۆشمان هەمومان ئاگدارین کە هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم کابینەیە لە ڕووی بەرنامە و لە ڕووی پلان و لە ڕووی ئەو یاداشتانە ئەیەن بە بەرامبەر کە حکوومەتی فیدرالی عێراقا بە وردەکاریەوە تا من تەسەوڕەکەم و دانیشتانەی کە کرابێ هەموو ئەو مادە دەستوریانی کە پێشێل کراوە حتاکو وەتوانین بڵین وردەکاری زۆر تیا کراوە لە ڕووی نەوت لە ڕووی غاز هەتاکو مەسەن بۆ نمونە ئەگەر تۆ بیتە سەر وردەکاری ئایا
ئێمە حەقمان هەیە بە نسبەت نەوتەوە کەیداری مەلەفی نەوتکەیان بەغا هەیەی دیارە چەند مادەیەکە یەکێک لەو مادانە مادەی 112 کە مادەیەکی ڕوونە بە دیاریکراوی باسی ئەوە کە دوای 2005 ئەو هەموو بیرە نەوتانی کە هەڵەکەنرێت و کە نەوتەکەی تەزدیرەکرێت کە ئیشی لەسەرەکرێت لە حەقی هەرێمی کورسانە کە بیکە بە ئاگاداری حکوومەتی عێراقواتە یەکێکە لە اختصاسە حەسرەکان کە یاساناسەکان باش لەوە تێگەن حکوومەتی عێراقیش باش لەوە تێگە بەڵام لەبەر وەزڕ ئەو ئاڵۆزیە سیاسی دوای هەڵبژاردننی ئەخیر کە کرا لە دەیدا حکوومەتی عراقی تا ئێستا تەشکیل نەبووە بۆ 9 مانگە چێ کە ئاڵۆزی دروست بۆ کە کێشە دروست بووە بەڕاستی پێش بەرنامەکەش باسی ئەومان کرد یعنی ئیستا عێراق کێشەی دارایی نییە بەڵکو احتیاطێکی باشیە و سەعری نەوتیش زۆر بەرز بووە و تا ئیساش باشە و احتیاطی گەورەی دارایی بۆ خۆی خستۆتە ڕوو کێشەکان کێشەی سیاسی سەرفن کێشەی عەقڵیەتە کێشەی تەعاملە لەبەرەوە هەرێمی کورسان بە بڕای من هەنگاوی باشی ناوکاوێت لە ڕێی دیالۆگ لە ڕێی گفتوگۆ و هاوکات لەگەڵەوانە دۆستەکانمان لە هاوپەیمانی بە تایبەتی ئەمریکا بەریتانیا ئەوانی کە بێنێتە سەرخەت بڵێ ئێمە مەزڵومیەتی ئێمە لێرایە کە حکوومەتی عێراق دەستکراوە نیە ناتوان کێشەکان چارەسەرکە خۆ ئینسان بە ڕاشکاویش باسی بکەین لەم بەرنامەیە ئەویشەوەیە نیەتی عادل عەبدولمەهدی کە پێشتر سەرۆکوەزیران بوو نیەتێکی باش بوو و نیەتی کازمیش هەستەکەی نیەتێکی باشە یعنی ئەوێ نزیک بێت و بەس بەداخەوە عێراق بە دوو ئاراستە حکومەکرێ من زۆر جارەوەم باس کرد ئاراستەیەکی ڕەسمی فەرمی کە لە کازمی و لە پەرلەمان و لە دەسەڵاتەکانە خۆیە بینێتەوە دیارە و ئاراستەیەکی ناڕەسمی کە ئەوانەی میلی ئێرانیان هەیەوە لە ژێر هەیمەنی ئێرانە کارەکەن واتوانم بڵێم جاری وایە زۆر جار بەڵانسەکە بۆ بەلای ئەوانەوە ئاین تا ئێستاشەوە تا نەخشەی ئەو نەخشە ڕێگەی کە دانرابوو دوای هەڵبژاردنەکان نەخشەی سیاسی عێراق گۆڕ بە ئاراستەیەکایە بڕوە زۆرینەکە کە حاکم بوو زۆرینەکە کە دەوری هەبوو کە بڵین 73 کورسی و مقتەدا سەدر ئێستا لە دەرەوەی پرۆسی سیاسیە ڕاستە خۆی کوشاوەتەوە بەڵام ئەگەر بی وردەکاری تیا بکەی بۆ تەحلیلێکی ورد لەسەر و بابەتەکەی مقتەدا سەدر ئەویش شەریکی وەک خۆی باسیەکە شەریکی ئەوانە نەبێ کە گەندەڵیان کردو شەریکی و دەموچاوانە نەبێ کە نەیانتوانیوە چەند ساڵە حکمڕانی عێراق بە ئاراستەیەکی باش بڕۆن چارەسەر بۆیە ویستی شتێک دروستکە بە هاوپەیمانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە هاوپەیمانی لەگەڵ سونەکان بەڕاستی زۆر جاری سات تێبینی هەیە شانەوەی مقتەدا سەدر من جاریشکەڵێمەوە ڕاستە خۆی تەقدیمی کردو استیقالیان کردو پەرلەمانتارەکان بەڵام لەبەر ئەوەی ئەو نەخشە سیاسی ئەوەی ویست ئەو ئاراستەی ئەوە ویست لە حکمڕانی بۆی ناشوە سەر و لایەنی بەرامبەر کە خۆی لە چوارچەوەی هەمانگی ئەبینێتەوە کە چەند لایەنێکی سەرەکی شیعی تیای ئەمانە بەڕاستی ئامیز بە جۆرێک لە جۆرەکان بۆی بەرژەوەندەکانی خۆیان و ئێران پارێزن ئامیز لەو حکمڕانیە بوو کاتە ئەمان بەیەک نەگەیشتن ئێستا ئەو ئاڵۆزیە سیاسیە ئەو کەشوهەوا سیاسی کە لە عێراقا هەیە کەشوهاوێکی تەندروست نییە لە ڕووی سیاسیەوە یانی زۆر جار ئەبینین دوای ئەوەش بەڕاستی لەم تەوقیتە ئەو دەنگیانەی کە بڵاو بووە شتە دەنگیەکان یانەوەی کە لە سۆشال میدیا بڵاو بووە لە سەر قسەکانی مالیکی بەرامبەر هەرێمی کوردستان بەرامبەر مقتەدا ئەوەندەی زیاتر بە بڕوارەکەی ئاڵۆز کردووە وای لێ کردووە هەم مقتەدا سەدر و هەم چوارچەوەی هەمانگی زۆر دوور بن لەیەکەوە و بەڕاستی دوو ئاراستیشەیە ئاراستەیەک هەیە مەسەن شیعی عێراقیانەوەی ئیدارە بەسەر بەدەست ئیدارەی شیعی عێراقەوە ئاراستەی شێ لەسەر لە ژێر هەیمەنی هەژبوونی ئێرانە کارەکە کە چارچەوەی هەمانگی بۆیە لەم کات و سادەیە ئەم هەنگاوانەی جنابی کاک مەسرۆک و سەرۆکی حکوومەت ڕاستی هەم لە ڕوانگەیەکی باشەوەیەت هەمیشەوێت نەبنە تەڕەفێک ینی کورد نەبێتە تەڕەفێک بەڵکو بە دوای بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانە بگەڕێوانە ئێمە نامانێت بینە تەڕەفێک بە دوای بڵین ئەمیان باشن ئەویان باشە یان بەعکسەوە ئێمە لەکوێ بەرژەوەندی هەرێمی کوردستانی تیا بەپی یاسا بەپی دەستور ئەو وەرەقەی قسەی لەسەرەکەیەوە ئەوەشە پاڵی ناو بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بچێتە پێشەوە و زیاتر هانی دۆستەکانمان بین کە هاوکارمان بن لە مادە دەستوریەکانە جێبەجێ بکرێت. کاک حەسەن دەست خۆش بێ جەنابەت ئاماژت بۆ کرد کە کێشەکان کێشەی سیاسین بە تایبەتی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ماوەکانی ڕابردوو چەند بڕیارێکی دادگای باڵای عێراقی دەرچوو سەبارەت بە هەرێمی کوردستان
کە زۆرینەی خوێندنەوەکان بۆ ئەو بوون کە ئەم بڕیارانە بڕیاری سیاسین و کەمتر لەگەڵ دەستوری عراقیە تەبان. قسەیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان قیادەی سیاسی و سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی هەرێم بەردەوام قساکەن یان گوتارەکەیان ئەوەیە کە گەڕانەوە بۆ دەستوری عراقی و جێبەجەکردنی بەرگە و مادەکانی دەستور. خوێندنەوە نابەچێت بۆی کە هێشتا دەرفەتێک ماوە لەوەی کە هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بتوانن ئەو دەستورەی کە نزیکی لە 180 عراقیەکان دەنگیان پێداوە بخرێتە بواری جێبەجێکردنەوە و دەستور بڕیار لەو مەلەفە هەڵپەسێراوانە بات و دەستور ڕێگە چارەسەری کێشەکان بێت. بەداخەوە دوای هەڵبژاردنەکانی دەیدا ئەو هەڵبژاردنەی کە کرا نەخشەی سیاسی عراق بە تەواوەتی گۆڕانکاری بەسەر هات. یاواتە و هێزانی هەر بە ڕاشکایی بڵینەوە ڕێهێزانی کە دەوریان نەبووە هەم جادە هەم شەقام هەم دەنگدەر بەڕاستی ئەوانی پراوێز خست یانی سێری کورسیەکانیان کەی کورسەکانیان زۆر کەمی کردبوو لەلایەکی کە ئەوانی کەیانویست خزمەتی بە ینی هەر لە چوارچەوە عێراقیەکە گەر سەیریکەین لە هەرێمی کوردستان ئەوانەی کە بۆ ئاراستە نەتەوەی نیشتیمانی کە ڕۆشن دەنگی باشیانێنە کە پارتی دیموکراتی کوردستان بوو و ئەوە لە عێراقیشە عێراقی عەرەبی ئەوانیش کەیانویست لە ڕووی مەلەفی خزمەتگوزاری و ئاسایشی نەتەوەی و حکومڕانیش کە ئەوانش دەنگێکی باشیانە لە چرکە ساتەکانی کا و کاتانی کە ئەویسترایانی لە ژێر قوبەی پەرلەمانە چارەسەری کێشەکان کە و دەنگدان بکرێت لەو دەقەیەوە محکەمەی فدرالی عراقی کە لە ڕووی شەرعی و لە ڕووی دەستوریەوە یاساناسان باسیەکەن کە ئەبێ جاریکەی عادی هەیکەلی ئەو محکەمەیە بکرێ ئەبێ لە پەرلەمانەوە بەپی ئەو کارانەی کە هەیە محکەمەی تەشکیل کرێتەوە جاریکە ئیستیغلالی ئەوە کرا محکەمەکە نەیهێشت هەڵبژاردنەکانی پەرلەمان بۆ سەرۆک کۆماری یەکەم هەنگاوان کردیان ئەوە بۆ ئەو سەرۆک کۆماری کە تەرشیح کا و جەنابی کاگوشار زێباری بوو توانیان بە قەرارێکی قانونی بەڵام لە ژێر فشارێکی سیاسیە ئەو مۆزوعات جێبەجێکن ئەو بۆ ئەنواع مەلەف و شتی بوختان و ئەوانیان دۆزیەوە بۆی مڕەشەحی پارتی دیموکراتی کوردستان کە کاگوشار زێباری بوو بڵێن پەراویزی بخۆن یان لای بنەمەیەکی لە خاڵخاڵەکانی کە مەسەلی مەلەفی نەوت و ڕادەستکردنی ئەو مەلەفە کە بەپێی هیچ بەندێکی دەستوری بۆکو باسم کرد مادەی 111 و 112وانە بە ڕوونی باسیەکە و دەسەڵاتە حەسریانی کە بۆ حکومەتی هەرێمە کامەیە و ئەو دەسەڵاتانەی کابێ بە هاوبەش بێ لە بینی حکومەتی هەرێم و لە بینی حکومەتی فدرالی هەرێم عێراق کامەیەواتە دەسەڵاتی هیچێکی تیانی ینی هیچێک لەو دەسەڵاتانی تیانە بڵێ بە شێوەیەکی مطلق و ڕەها دەسەڵاتی حکومەتی عێراقی بۆ چکە ئەم دەستورە کە نووسرایەوەکو جەناب باسی کرد دەستورێک بوو بەڕاستی هەم بەدڵی کورد بوو هەم بەدڵی سونە بوو مەدڵی شیعە بوو خەڵکی زۆریش دەنگی لەسەرا بووتە دەستورێک کە عێراقیەکان دڵیان پیان خۆ دڵی پێخۆشە بەڵام بەداخەوە محکەمەیە خۆی خستە ژێر پرسیارەوە و ئەو قەرارانەیە قەراری سیاسی بوون و لە مەسلحەت و بەرژەوەندی چوارچەوەی هەماهەنگی بوو کە پێڵین تاڵی تەنسیقی و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیشانە بوو گشتی بۆ ئێستا کێشەکان زۆر ئاڵۆزن زۆر معقەدن چکە ئەوەی کە بێ حکمی کردایە کەوی بە ئاراستەیەکی عادلانە کاری بکرا محکەمەی ئیتیحادیە کە محکەمەی ئیتیحادی کارەکانی خۆی نەکردو و بە شێوەیەک لە شێوەکان لە قازانجی ئەو بەرەیە بوو کە دەنگی نێنابوو کە بەڕاستیان پرۆسەیە گوالی چاڕوانەکە کە نەخشەی سیاسی عێراق بگۆڕێ و دەموچاوی تازە عێراق حکومکەن وەکو خۆیان باسیەکەن یعنی ئەگەر بڵین جیلی یەکەم و جیلی دووەم لە سیاسیەکان جیلی دووەم باتە سیاسەتی بکردا و نەخشەیەکی دابنایەوە و کێشانی کە هەبوو چارە بارحاڵ ئیسا دۆخەکە وایە یان دۆخێکی ئاڵۆزی سیاسیە لەو دۆخە ئاڵۆزە سیاسی وەکو باسم کرد بەڕاستی زۆر گرنگە ئێمە خۆمان نەخین هیچ مەعمایەکەوە خۆمان نەخینم هیچ معادلێکی سیاسیەوە ڕاست ئێمە بەشێکین لە عێراق بەڵام ئەتوانین وەکو حکومەتی هەرێم تەسەڕۆف بکەین وەکو کیان تەسەڕۆف بکەین وەکو حزبێکی عێراقی تەسەڕۆف نەکەین یانی مەسەن پارتی هەر خۆی نەچێ یەکێتی هەر خۆی نەچێ وەکو حزبێکی عێراقی یان وەکو کوتلێکی سیاسی عێراقی تەسەڕۆف بکە بەعەکسە وەکو حکومەتی هەرێمی کوردستان تەسەڕۆف بکەین و هەڵسوکە بکەین بۆی بتوانین ئەو بەرژەوەندیانەی هەمانە کە بەرژەوەندی یاساین و دەستورین هیچ غەدر ئێمە هیچ غەدرێکمان نەکردو بڵین لە بەشی عەرەبی عێراقی وتومانە کاکە دەستور و یاسا بۆ مەلەفی نەوت چی ئەڵێ بە ئەوە جێبەجێکەین بۆ نمونە هەندێک پێشنیار هەیە مەسەن لە مەلەفی نەوتە ئەڵێن وەرنیەوە با بانقێک بکەینەوە لە دەرەوەی وڵات بانقێکە بێ
پارەکانی تیابنێ حکوومەت هێرێمەڵێ سەرچاو سەرسەر باو بانقا ئێمە رازین بەڵام ئەوان لە بڕگەی دووەمە ئەڵێنە بێ ژێر تەسەڕوفاتی وەزیری دارایی عێراقا بێ ێ باشێ من و تۆ پرسیارە لامان خەڵکی هەرێم پرسیارەکە ئێمە 200 ملیارەکە تا پێمانەگە ینی لە خلالی ئەو چەند موچەیاوزەم چەند جارێک 200 ملیارەکان نردووە باشە ئەومان وا بنێ ئەیبانی چۆن ئەگەر هەموو قوتی ئێمە بەدەسەوە بێ دڵنیا بگە ئەیکەم بە فشارێکی گەورە بە سەرمان و لەبەرەوە ئێمە متمانێکی سیاسی نییە لە بینی ئێمە و عێراق دوای دەستوری جواناڵێ دوای دەستور لە مادەی 111 و 112 مادەکانی کە زۆری باسی هەماهنگگیەکە باسی تەنسیقەکە باسی ئەوواکە کە ئێمە پێکەوە حکوومەتی فدرال و حکوومەتی عێراقی پێکەوە مەسە مەلەفەکان بەڕێوەبەنی و هەندێکیان وەکو باسم کرد دەسەڵاتی حەسری یان تایبەتە بە هەرێمی کوردستان بە تایبەتی کە هەرێمی کوردستان یاسای نەوتوغازی هەیە هەموو چاودێرە سیاسیەکان هەموو ئەوانەی لە بواری یاسایە مختصن و بە عەرەبەکانیشەوە ئەوانەی منصفن و عادلن گەسەی کەناڵەکان بکەی زۆر بە ئاشکراڵەوان دەسەڵاتی حەسریەوە ئەبێ هەرێمی کوردستان دوای 2005 خۆی حڕ بێت لەوانەیە بەڵام لەژێر چاودێری بڵێن حکوومەتی عێراق ئەوانەی کابێ بە هەمانگی بکرێ یعنی بۆیە زۆر جار ئەمانی کە ئەزانن دەستور و یاساکە بەو شێوەیە عەدالەتی یاسا بۆیە زۆر جوود هەیە لەلایەن عێراقەوە عێراقی عەرەبی ئەیانوێ ئەم دەستورش دەستکاریکە ئەیانوێ هەمواریکەنەوە ئەیانوێ بەندەکانی وابێ لە کوێ لە مەسلحەت و بەرژەوەندی خۆیانە بەرژەوەندی عێراق نا هەڵبەتە بەرژەوەندی هەوڵاتیانی عێراق نا لە بەرژەوەندی ئەو نخبە سیاسیە کە هەیە ئەیەوێت بە بەردەوامی ئەو کارەکە بۆیە هەموو لایەنە سیاسیەکان ئەوانی منصفن ئەوانی بە وجدان لە عەرەبی و لە کوردی ئەزانن دەستور گەڕانەوە بۆ دەستور و بۆ یاسا حەکەمێ بەڵام بە ئاراستەیەکی عادلانە نەکۆکویستا بە ئینتیقایی یعنی ئەو لەکوێ بەرژەوەندی ئەو نخبە شیعیتە کە حکمی عێراقن لەوێ دەسی بۆ بەرن بەداخەوەیسا ئەو نخبە شیعی کە لە عێراق شەوانیش ئاڵۆزیێکی زۆر هەیە کەم ئاڵۆزی وای کردووە خەڵکی عێراق نامرتاحن خۆشمانە بینین ینی ئەو استقرارە و هێمنیە و ئەو ئاوادانی لە هەرێمی کوردستانەیە خەڵک چەندیت بۆ ئێرە بۆ گەشتیاری هەر ئەو ڕقەمەی تا ئێستا تەجیلکراوە نزیکی ملیۆنێک گەشتیار هاتوۆتە هەرێمی ئێمەوە کەواتەوە دەلیلی ئەوەیە تۆ ئەم بەشە ئەبێ بەشوێکی جوانی پیشان بێ محاولە بکەی ئەنبار و زیقار و شوێنەکانی گەشت هاوتای ئەم بکەی ڕێژەی هەژاریش ئیستاژ لە هەندێک پارێزگا لە خوارۆ عێراق لە ساچلە لە سا 36 لە سا 35 کامە کارەساتە لە وڵاتێک یان معادلەیەکی زۆر غەریبە گە بۆ خەڵکی اقتصادی باسیکەی یان بڵێ من پارێکی زۆرم هەیە بەڵام خەڵکەکەم هەژارە بڵێ من احتیاطێکی زۆرم هەیە بەڵام خەڵکەکەم نەبووە بڵێ دنیایەک پارە و ئیمکانیاتی و نەوت باشە فرۆشین بەڵام دەرفەتی کار نییە ئەمە لە چوارچەوەی اقتصادی جێی نابێتەوە لە علمی اقتصادە جێی نابێتەوە لە علمی ئۆرگانی ینی ئەوەی کە پێڵێن علم منەظەمە یان ئەوانەی کە شارەزان لە بەڕێوەبردنی سەرچاوی مرۆیە لەوێ جێی نابێتەوە ئیلا لە وڵاتێکا جێ بێتەوە کە نخبەیەکی سیاسی بڵین سەربەت و سامان بەها درەبن بۆیە پێم وایە ئەگەر جەوهری پرسیارەکە جواب بینەوەی ئەم ئاڵۆزیی لە عێراقەیە ئاڵۆزیەکی سیاسیە ئاڵۆزیەکە لە ژێر هەیمەنەی لایەنێکی ئەقلیمی یان ئەمەی دروستکەینا واز بێن لە عێراقیەکان بۆ خۆیان حکمی خۆیان بکەن ئەزانین کێ اختیارەکەن هەڵیشان بژات بۆیە زۆر جار مەسەن هەندێک اختیارات دێتە پێشواڵێن هەڵبژارنێکی پێشوەختە یەخۆ کاکەم ئەمەی ڕابردوو کردمە هەڵبژانی پێشوەختە بوو هەڵبژانی کەواتە بەدیلەوە نیە بەدیلەوەیە کە بەڕاستی ئەو مەبدەی جەنابی سەرۆک پێشتر یانی داینابوو لە سازان لە هاوبەشی لە هاوسەنگی ئەم سێ چەمکی ئەساسی بوون عێراق لەوە لایە یان لە دوای 2005 عێراق لەوە لایە یانی هات لە سوپایە ئێمە سونەی پەراوێز کرد هات لە مۆزۆعی نەوت تا ئێمەی پەراوێز کرد هات لە مەلەفەکانی کە کورد و سونەی پەراوێز کرد بۆیە ئەمۆزە ئاڵۆزە دروست بۆ گیان گەڕانەوە بۆ ئەو چەمکە هەم سازان هەم هاوبەشی پێکەوە بوون ئەتوانین زۆر کێشە هەیە تێیفەڕێنین بۆیە حکوومەتی هەرێم ئەم هەنگاوەی ناوە ئەزانێ وەزعی عێراق ئاڵۆزە ئەزانێ مەترسی هەیە ئەزانێ وەزعی ئێمە خەڵکێک هەیە بەڕاستی یانی ئەگەر لە بین دوو قۆسشات پێی بڵین غیرێکی کوشندەی هەیە بەرامبەر ئەوەزعی کە هەیە لە هەرێمە جا بەداخەوە هەندێک گروپ لە ناوخۆیان هەبن هەندێک لایەنی سیاسی عێراقی شۆفێنیش بۆ ئاراستای بیرکەنەوە بۆیە تۆمەمانەیە دۆستەکانمان هاوپەیمانەکانی ئێمە فشارێک دروستکەن
لە ژێرە و فشارە بتوانین ئێمە ژۆ مافە دەستوری و یاسانی خۆمان جێبەجێ بکەین بۆی جاریکە مەسەن خەڵکی هەرێمی کوردستان لە دڵڕاوکێ نەبێ لەم پارە زۆرەی عێراقا موچە نەبێ ژیان نەبێ مەلەفی ئابووری خراپێ کەرتەکانی کە بکوێتە ژێر مەترسیەوە ئەمانە زۆر گرنگن کە حکوومەتی هەرێم زۆر بەپەرۆشەوە هەنگاوی جددی باشی نابۆی چارەسەری و کێشانە بکە. کاک حەسەن سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغداد و ئەو بۆ بەرفراوانیە بینین و دیدارەکانی و بۆ ئەو لەوێتەی کە یاوێتی بە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد ئەکرێت ئەمە دەرچەیەکی باش بێت یان ڕێگایەکی ئاسان کاریش بێ لەوەی کە حکوومەتی عێراقی کە لە مانگی دەی ساڵی 2021 هەڵبژاردن لە عێراق کراوە ئێمەوە نزیک بووینەوە جارێکتر لە دەی 2022 ینی مدەتێکی زۆرە لەوەی کە حکوومەتی عێراقی یان حکوومەتی نوێ پێک نهێنراوە لە عێراق و ئیشکالەتەکانیش لە عێراق بەڕاستی زۆر قوڵ بوونەتەوەی کە جەناب شەر باست کرد دابەشبوونی نێوماڵی شیعی بە شێوەیەکی زۆر کوشندە و دوورکەوتنەوەی هێز و لایەنە سیاسیەکان کشانەوەی سەدرەکان لە پەرلەمان یعنی ئیشکالەتەکان زۆر قوڵ بوونەتەوە کورد بۆ هێز و پێگەی کە لە عێراقا هەیەی و سەرۆکی حکوومەت کاتێکە چێتە بەغداد یعنی دەست پێشخەریەکە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد ئەکرێت ئەمە دەرفەتێکیش بێ بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق خۆی ئەگەر بڵێن عێراقی عەرەبی و حکوومەتەکەی کازمی ئەگەر جددی بن ئەتوان ئەو دەرفەتە باشتر بخۆزنەوە یعنی سات تەماشاکە باسم کردوتم جەنابی کاک مەسرور نامەی نووسیوە بۆ جۆن بایدن کە سەرۆکی ئەمریکا و هاتوۆتە پێشەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ جارێککە هەژمونی خۆیان و تەواجدی خۆیان بسەلمێنن دیارە ئەوانیش لەوە تێگەن ینی ئەمریکەکان و بەریتانیەکان جاریکە بە نەوعیکە سیاسەتەکەن وانەیە وەرەقەکان ڕێخەنەوە هەڵبەتە ئەو دەرفەتە لە بەردەسایە بەڵام کام جانبا بێبی قۆزیێتەوە باشتر ڕاستە ئەچی هەردوولایە هەم هەرێمی کوردستان تا هەنگاوە جدیەکەی خۆی ناوە حکوومەت هێرم خۆی چووە چەندین جار لە ڕابردووە توان بڵێم بەپێی ئەو ژمارانەی لامە من ڕەنگە بڵێم لە دروستبوونی ئەم کابینەیە 25 جار وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە زیاتریش چوو بێتە بەغا بەپێی ئەو ئەرقامانەی کە حکوومەتی هەرێم بڵاوێ کاتەوە ئێستا کە باسی لە چالاکی کابینی نۆکرێ یەکێک لەو ڕقماناوەیە کاتە لەو ڕێگەیەوە زۆر جار مەسەن وەفدی ناردووە حکوومەتی هەرێم لیژنەی دروست کردووە مفاوەزاتی گرتووە ئەم جارە خۆی هەنگاوێکی جددی نابۆی لەگەڵ کازمیە بێتە سەر هەڵبەتەیەکی لەو مەلەفانی کە باس سەکری ئەوەیە ئایا ئەم حکوومەتەی ئیستا بمێنێتەوە بە بڕای من ینی بمێنێتەوە باشە تا هەڵبژاردننی کاکرێ ئایا کۆنگرێکی نیشتیمانی بەسرێ بۆ ئەمە حزبە سیاسیەکان جۆرێک لە مساڵحا و جۆرێ ملپانە دروست بێ ئەمانە کۆمەڵی سینناریۆن بەسەوەی جەناب باسی کرد مەسەن کشانەوەی مقتەدا سەدر سا پرسیارە پارتی دیموکراتی کوردستان بکشێتەوە یان بمێنێتەوە زۆرێک لە چاودێرانی سیاسی لەسەر ئەم بابەتش قسەیان کردووە من بۆ خۆم لایەنگری ئەوەم و پێم وایە حکوومەتی هەرێم و پارتی وێکێتی بە تایبەتی بتوانن لەم حکومڕانی کە ئایندە تەشکیلە بێ بمێننەوە چکە هەمیشە ئێمە قەزیەکمانەیە کێشەیەکمانەیە ئەبێ لە چوارچێوەی حکومڕانی عێراقا بین چکە ئێمە لە چوارچێوەکەین و لە وەزارەتەکان و لە پەرلەمانین ناتوانین مافە یاسیا و دەستورەکانمان دەستکەوێت ئەگەر لە دەرەوە بین ڕەنگە ئێمە وەکو مقتەدامان پێ نەکرێ وەکو شیعەمان پێ نەکرێ 73 کورسی هەیە چکە بۆ دایمەن لە ساحەکەیە ئێستا ئەگەر لە شیعەیەک بپرسی کە سەر بەڕەوتی سەدر بێ ئەڵێ بۆ سەحبتان کردوێتەوە ئەڵێ ئێمە پەرلەمانم گۆڕیەوە بە متمانی جادە ڕاستەکە چکەوی شەکە بۆ ئینتیخاباتێکی کە دەنجێکی زیاتر بینەوە فشارەکانی بەقۆتە و ڕەنگە ئەوەی خۆتان متابعەتان کردبێ هەر پرسیار لە هەر چاودێرێکی سیاسیەکەی لە هەر کەسێکی ئەڵێ ئەگەر حکوومەتێک دروست بێت تەمەنی حکومڕانیە چەنە بێ هەموو یەکێڵە 6 مانگێکی لە ساڵێ بۆ کاتە پێویستت بە قەناعەتی من بە کۆنگرەیەکی نیشتیمانی هەیە بە مساڵحەیەک هەیە بە ئاشتەوایەکی پێش ئەوەی حکوومەت تەشکیل بیان ئیستا هەندێک دەنگۆ هەیە ئەڵێ باسی هەماهەنگیەکەن ڕەنگە سونەش بەراوێزخا ڕەنگە کوردیش بەراوێزخا خۆوە مقتەدا سەرش خۆی چۆتە دەرەوە لە سیاسی کەواتەم حکوومەتە یان حکوومەتی شیە بێ حکوومەتیی ئەقەلیە بێ حکوومەتێکی کۆمەڵی خەڵکە بێ کە یانوێ جاریکە ئاڵۆزی و ئاشوب دروست بێ ئەینا ئەگەر ئەوانەی چکەی ساژ
چوارچەوەی هەمانگی دوو ئاراستەیەکیان پیان وایە کامە ئاراستە تەندروستەکەی بەڕێی من ئاراستیان پیان وایە یانە بێ گفتوگۆ هەبێ لەگەڵ لایانی کوردی و هەبێ لەگەڵ سونە هەبێەوە حکوومەتەکە هەمووی بەشدار بێتە و لایەنێک شێنە ئەوێ بەجیا حکوومەتەکە تەشکیل کا جۆل بێن تەوان ئەو لایەنە عەقلانیە کە بێتە پێشەوە پێم وایە ئەو دەرفەتش لە پێشەوە لە بەردەمە چکاگە تۆ مشکلی ئابووریت نییە مشکلی پارەت نییە مشکلی استقرارت نییە تا ڕادیان ئیسا ئاڵۆزی لە بەغا ئەوە نییە وەکو جارانی بڵێەوە تەقینەوە بوو ئەو بوو جۆرگ لە استقرارش باش چی تەیە کێشەی سیاسی کێشەی سیاسی ئەکرێ گەنیەتەکە باش بێ و لایەکی تۆ کە هەرێمی کوردستانە ئیستعدادی کاملی هەیە و توانایەکی باشی هەیە ئەتوانێت هۆکار و مۆتیڤێک بێ بۆی بەرەو کۆنگرەیەکی نیشتیمانی ئەنجا هەڵبژاردنێ بکرێ من بۆیە زۆر جار باسەکەم هەندێک تەڕحێ زۆر گرنگە عێراقیەکان خۆیان بیری لێ بکەنەوە ئەو کۆنگرەیە بۆ ئاشتەوایی زۆر گرنگە چکە ئەوەی بە عێراقیەکان خۆیان نەکرێ بە ئەوە ڕاستە ڕەنگە مەسەن فەڕەنسا ئەمریکا بەریتانیا ئێرانەمانێ هاوکار بن بەڵام ئەوان دوجار ئیشەکە بە دەست خۆتە ئەبێ خەڵکی عێراق خۆیە من ئەم ئیشە چارەسەرکە کاک حەسەن سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا کاتی بەرنامەکەمان تەواو بوو سوپاس بۆ هەموو شێرکردنەوەکانت سپاس بۆ جەنابیشتان دەستان خۆش جەواری چاودێری سیاسی خۆشحاڵ بووین ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە و تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت